ئامادەسازیەکان بۆ کۆنگرەی پێنجەمی کۆمەڵی دادگەری نزیک بۆتەوە لە کۆتایی و کۆبوونەوەگشتیەکانیش لە کۆتاییدان. تەنیا دەستنیشانکردنی ڕۆژی کۆنگرە ماوە کە لیژنەی باڵای ئامادەکاری دوای تەوابوونی کارەکانی ڕای دەگەێنێت. ضرورەتە بە پێڕەوی ناوخۆ 4 ساڵجار کۆنگرە ببەسرێ و ئێستاش ئامادەسازیە بۆ کۆنگرەی پێنجی کۆمەڵی دادگەری دوا دروستکردنی لیژنەی باڵا بۆ بەڕێوەبردننی کۆنگرە دیارە قۆناغەکان ئاوان سەرەتا کۆبوونەوە گشتیەکانە پاشان هەڵبژاردن لە کۆبوونەوە گشتیەکان بۆ ئەندامی کۆنگرە و لەوێشەوە بەشداریکردن. ئەوەی کە ئێستاکانە بەڕێوە ڕۆشتووە کۆبوونەوە گشتیەکان ئەنجام درراوە، بەڵام ئێمە زیاتر لەسەر ڕێخستنەکان ڕێکخراوەکان لە هەندێک شوێن ماوە کە پێویستە بۆ هەر یەکەیان چێ ڕێکخراوی زانایان، قوتابیان، مامۆستایان، تەندروستکاران هەریکە لەم ڕێکخراوانە بە پێ ڕێژەیەک نوێنەرایەتی خۆی هەڵەبژێرێ بۆ کۆنگرە. لە زۆربەی مەڵبەندەکانە هەڵبژاردنەکان کۆتایی پێهاتوو و خەڵکی ئەندام کۆنگرە دیاری کراوە، بۆی ترە بێ لیژنەی باڵای ئامادەسازی کۆنگرە ڕۆژی کۆنگرە دیاری بکات و شوێنەکەی دیاری بکە ئەو خەڵکە بەژاری کۆنگرە. بەپێی پەیڕەوی ناوخۆی کۆمەڵی دادگەری هەر 4 ساڵ جارێک کۆنگرە دەبەسترێت و نابێت دوا بکەوێت. ڕۆژی شەمەی داهاتووش لە کەرکووک کۆتا کۆبوونەوەی گشتی ئەنجام دەدرێت و لە چەند ڕۆژی ئایندا ڕۆژی کۆنگرە ئاشکرا دەکرێت. لیژنەی باڵای ئامادەکاری دایناوە ڕۆژی شەمە کە هەفتەی مانگە کۆتا کۆبوونەوەی گشتیەکرێت لە بارێگای مەڵبەندی کەرکووکی کۆمەڵی دادگەری بەوەش کۆبوونەوە گشتیەکان لە سنووری سەرجە مەڵبەندەکان کۆتایی دێت. سەبارەت بە کۆمسیۆن تەوان بەپێی پەیڕەوی ناوخۆی کۆمەڵی دادگەری کوردستان بڕیارە هەر 4 ساڵ جارێک کۆبوونە کۆنگرەی کۆمەڵ ئەنجام بدرێت کە ئەمە لە پەیڕەوە پەسەند کراوە. کۆمسیۆنیش بەپێی پەیڕەوی کۆمەڵ ئێمە یاگادار کردوتەوە پێویستە لەماوەی ئەو 4 ساڵە کۆنگرەی خۆتان بسن. ئێمە ڕێکارەکانمان گرتووەتە بەر لەگەڵ کۆمسیۆن لەسەر خەتین ئەوان وادەیەکیان بۆ داناین بە بۆنەوەی کە هەڵبژاردنەکانی عێراق نزیکە پێویستە پێش ئەوەی وادەی پێشکەشکردنی کاندیدان کۆتایی بێ لە عێراق کۆمەڵی دادگەری و هەموو هێزەکان نەک تەنیا کۆمەڵی دادگەری کە کۆمەلگیریان بەسەرچێ کۆنگری خۆیان ئەنجام بدەن. کۆمەڵی دادگەری کوردستان بۆ هەموارکردنەوەی پەیڕەوی ناوخۆ و گۆڕانکاری لە پۆستە کارگێڕی و ئیداری و سیاسیەکانی کۆنگرە دەبەستێت. مەرجی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانیشە بۆ بەشداری هەڵبژاردنەکان قەوارە و حیزبە سیاسیەکان نابێت کۆنگرەکانیان دوا بخەن. ڕامیار عوسمان کەناڵی پەیام سلێمانی.